ئەمە یەکەمین بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزایە کە سەر بە وەزارەتی پەروەردەی ئێستا بە سیستمێکی دیجیتاڵی ئەلیکترۆنی کار دەکات کە نووسراوەکانی هاتوو ڕۆشتوو لە قوتابخانەکانەوە بۆ پەروەردەکان بە شێوازێکی ئەلیکترۆنی و دیجیتاڵی ئێستا لە پەروەردەی ڕەواندوز بەردەستە. بەڕێزان ئێمە سیستمی ئیپەروەردەمان هەیە کە تەواوی قوتابخانەکانی هەرێمی کوردستان بە ئەلیکترۆنی کراون و بە دیجیتاڵی کراون و پێکەوە بەستاونەتەوە و هەروەها لە وەزارەتەوە ئیدارە ئەدرێن و کۆنتڕۆڵەکرێن. نووسراوەکان تا پێش ئەم تەجروبەیە لەگەڵ پەروەردەی ڕەواندوز لە ئاسی پەروەردەی قەزاکان بۆ نمونە لە ڕەواندوز بۆ پەروەردەی گشتی بە شێوازی ئەلیکترۆنی دەکرا و لە پەروەردەی گشتی بۆ وەزارەتیش بە ئەلیکترۆنی و لە وەزارەتیشەوە وەڵامەکان بە ئەلیکترۆنی هاتۆ. واتە پەروەردەی ڕەواندوز پێویستی بە پۆستەیەکی دەستی نەبوو نووسراو بنێرێ بۆ هەولێر بەڵکو بە شێوازی ئەلیکترۆنیکە. بەڵام ئەم تەجروبەیەمان فراوانتر کرد و ئەم تەجروبەیە ئەمڕۆ لەگەڵ قەزای چۆمان و پەروەردەی چۆمانش باسم کرد. بەڵام ئەم تەجروبەیە یەکەمین جار لەگەڵ بەڕێزان لە پەروەردەی ڕەواندوز دەستمان پێکرد. سوپاس بەخوا لە کۆی 77 قوتابخانە کە لە سنووری پەروەردەی ڕەواندوزە تەجروبەکە سەرکەوتوو بوو. ئەویش ئەوەیە کە کۆنتاکتی نێوان پەیوەندی نێوان قوتابخانەکان بە دیوانی پەروەردەوە کۆنتاکتێکی تەواو ئەلیکترۆنیە. بەوەی کە تەواوی نووسراوەکان پێویست ناکە ئەگەر لە گوندێک سێ چارەک لە ناو سنتەری قەزا دوور بێ بۆ نووسراوێک بەڕێوەبەری قوتابخانەیەک یا کارژێڕی قوتابخانەیەک بێ سەردانی دیوانی پەروەردەکە، نووسراوەکان دەتوانێت بە شێوازی ئەلیکترۆنی بنێرێ و هەر لێرەشەوە بە شێوازی ئەلیکترۆنی وەڵامیان دێتەوە.